زۆربەمان دەربارەی نەخۆشی شێرپەنجەمان بیستووە و یەکێک لەو شتانەی کە لەم نەخۆشیە هەیە و دڵنیام زۆرێک لەسەری کۆکن ئەوەیە کە ئەم نەخۆشیە کێشە لە دەستنیشانکردنەکەیەتی بۆ پێی نەخۆش کاتێک دەکاتە حاڵەتێکی تونند و لە مەرحەلەکانی کۆتایە پێ دەناسرێت کە ئەم کەسە ئەتر شێرپەنجەی هەیە و دیاری ئەکرێ لە کاتێکدا ئەگەر بێت و ئەم دەستنیشانکردە لە سەرەتایە بواە ئەوە بێگومان ئەمە ژیانی کەسەکەی ڕزگارە کرد و هەموو جارێ ئەمەمان بیستووە کە خۆپارێزی پێش چارەسەرە و بێگومان لە ئێستاشدا سەرڕاوی کە پشکنینەکان زۆر پێشکەوتون سەرڕای ئەوەی کە لایەنە تۆبیەکان زۆر پێشکەوتووە هێشتا نەخۆشیێکی بەربڵاوە ساڵانە هەتا بێت زیادە کات ینی وەکو لە سەرەتای پرۆگرامیش باسمان کرد ساڵان نزیکی 20 میلیۆن حاڵەتی تازە دەستنیشان دەکرێت و لەگەڵیشە ئەمە بێژگەلەوەی کە وفاتێک و گیانە دەستانێکی زۆر هەیە بە هۆی ئەم نەخۆشیەوە بەڵام هەر من لە ئامارەکە خوێندمەوە کە لە سەدا چڵی نەخۆشیەکانی شێرپەنجە ڕەنگە بەهۆی دەستنیشانکردنی پێشوەختەوە ینی کەسەکان ڕزگار بکات و بێگومان چارەسەرەکانیش لە پێشکەوتنان ئێمە باسی ئەوە دەکەین کە چۆن بتوانین ئەم نەخۆشیە لە حاڵەت لە سەرەتایە دەستنیشان بکرێەوە نەخۆش چۆن بتوانێ خۆی بپارێزێ پێشووی کە تووشی نەخۆشیەکە بێەوە ئەو حاڵەتانە و ئەو جۆرانی شێرپەنجە کامانن کە زیاتر باوە و ئەگەری توشبوونمان پێی هەیە و بۆ ماوەی و لایەنەکانی شێوازی ژیان تا چەندێک کاریگەری هەیە لەسەر دەشەنەسەندنی خانە شێرپەنجەکان باسی ئەم بابەتە دەکەین بە میوانداری دکتۆر سابیر محەممەد ئەمین پزیشکی پسپۆڕی هەناوی کە خۆشحاڵی لە ستۆدیۆ لەگەڵمانە کاکتۆر بەخێربێ کاکتۆر ڕەنگە زۆرێک دەربارەی نەخۆشی شێرپەنجەمان بیست بێ بەڵام پێناسیکی بکەینەوە هەر بەڕاستی ئەو گرفتی کە شێرپەنجە دروستیەکە بۆ مرۆڤ چییە و چۆن کاریگەریە بێ لەسەر لانی تەندروستی ئێمە؟ بەڵێ شێرپەنجە تەمان یەکێکە لە نەخۆشیە کوشندەکان کە تووشی مرۆڤ بێت و زیاتر ئەگەڕێتەوە بۆ هۆکاری جینات یعنی نەوعە جیناتێک دروستە بێت کە ڕێگە ئەدا بە دابەشکردنی خانەکانی لەش بەبێ کۆنتڕۆل لە دەسە یائیتر ئەو خانانە هەر تەشە نەکەن و هەر زیادەکەن و دابەشە بن لەبەرەوە ئیتر ئەبێ بە وەڕەمێک یان گرەیەک لە لەش طبعاً هۆکاری سەرەکی گۆڕینی ئەو جیناتەیە ئێمە جیناتمان هەیە لە ناو DNA کۆنتڕۆڵی دابەشبوونی خانەکانەکە لە لەش دکتۆر ببوورە ئەمە ینی بۆ ماوەیە ئێستا ئێمە سەرەوە ئەو جیناتە طبعاً لە ئینسانی ئەتیادیە دابەشبوونەکە کۆنتڕۆڵ کراوە یعنی تا ئیعازێکی بۆ نەیەت دابەش نابێت ئیعازێکیشی بۆیەت کە بوەستێت لە حەدێکە بەڵام لە حاڵەتی شێرپەنجە ئەو جیناتە گۆڕانکاری بەسەرایەت یعنی ئیعازی ناوێت بۆ دابەشبوون و ناوەستێت وەکو یعنی تەشبیهی بکەین بە سکلێتەری بەنزین لە سیارەیە کە پێت پیانە و گیرە بێت لەوێ ئیتر ئەتەوێ هێواشی کەیتەوە هێواش نابێتەوە سیارەکە هەرە ڕوا ئەجا بۆ ماوەیی بەعزێک لەو جیناتە بۆ ماوەییە بەڵام زۆربەی زۆری کارتێکەری هەیە لە ژینگەوە یعنی وەکو دووکەڵی جگەرە وەکو مەشروب وەکو دووکەڵی کارگەکان و وەکو خواردنی خراپ و ئەو شتانە ئەبێتە هۆی گۆڕانکاری کە ڕووبات لە جینات باشە دکتۆر ئێمە پزیشکە پسپۆڕەکان لە هەر بابەتێکە کە بانگیانەکەی نە ئەمستۆدوەیە بۆ نمونە پزیشکێکی دانا پزیشکێکی هەناوە یان با بڵین بۆریەکانی هەوایە یا هەر بابەتێکە ئەڵە پێویستە لانی کەم ساڵانە یان 6 مانگجارە سەردانی پزیشک بکەی بۆی کە بزانی لە فڵانە ئەندامی تۆیە کێشە هەیەیان نا ئێمەش ئەمڕۆ باز لە دەستنیشانکردنی پێشوەختی شێرپەنجەکەین هەر بەڕاست ڕۆشنبیری وا هەیە لای خەڵک یا خەڵک ئەسڵەن هەر ناوێرە بچێت بۆ ئەم فەحسانە شتێکی پێشەوەی ئێمە تووشی شێرپەنجە ببین بە پشکنین بە سەردانی پزیشک بتوانین ئەگەر خەریبێ توشبین یا توشبین و لە سەرەتایە پێبزانین بەڵێ ڕێگا هەیە ئەم ڕێگایە پێ ئەوترێ دەستنیشانکردنی پێشوەختەی نەخۆشی شێرپەنجە چۆن کە پێ ئەوترێت سکرینینگ یعنی بۆ طبعا بۆ هەموو کەسێ ناکرێ ئەمە
ومعقول نییە یعنی ناتوانانی هیچ وڵاتێک و هیچ میزانیەتێک ئەوە قبول ناکات تحملی ئەوە ناکات تۆ هەموو دانیشتوانی وڵاتەکە سکرینینگکەی بۆ نەخۆشی شێرپەنجە بەڵام هەندێ هین هەیە کە پێڵێن ڕسک فاکتەر ڕسک فاکتەرەکان یعنی ئەوانەی مەترسی توشبوونیان هەیە بۆ ئەوانە ئەیکەی ئەم سکرینینگە یعنی بۆ نمونە خۆی بۆ شێرپەنجە تقریبا بۆ 4 نەوع یا 5 نەوع ئەکرێت کە زوربەی نەخۆشیەکانی شێرپەنجە لەم 4-5 نەوعەیە بۆ کۆلۆن ئەکرێت بۆ شێرپەنجەی سیەکان و مەمک و پرۆستات و ڕەحم هی ڕەحم لای ئێمە کەمترە کە پێڵێن ملی ڕەحم ئەو بەشی پێشەوەی ڕەحم لای ئێمە کەمترە سکرینینگ وابزانام زۆر استفادەی نابێ بەڵام هی سیەکان و مەمک و کۆلۆن و پرۆستات تا حدێک ئەتوانێ ینی وەکو پرۆگرام بکرێت و بڵاو بکرێتەوە بۆی نەخۆش بێت سەردان بکات کێن ئەوانەی کە ئەم ڕسک فاکتەرانە ئەیانگرێتەوە مەسەلەن بۆ نەخۆشی شێرپەنجەی سیەکان بۆ ئەوانە ینی باشە بکرێت کە جگەرەکێشن جگەرەش بەڕادەیەکی زۆر ئەکێشن ینی وەکو بۆ نمونە بڵین پاکەتێک ئەکێشێ بۆ ماوەی 20 ساڵ یان زیاتر ڕۆژانە بەڵێ ڕۆژانە 20 جگەرە بۆ ماوەی 20 ساڵ یان 40 جگەرە یانی 2 پاکەت بۆ ماوەی 10 ساڵ تەنانەت ئەگە وازیشی هێنابێت لە جگەرە کێشان تا 15 ساڵ ئەو مەترسیە هەر هەیە ئەمانە ئەبێت یعنی لە تەمەنی 45 ساڵی تا 75 ساڵی 2 ساڵ جارێک بێن سیتیسکانێک بکەن سیتیسکانێکی ینی سیەکان بەس بەڕادەیەکی کەمتر وەک لە سیتیسکانی تر بەکارێت بۆ دەستنیشانکردنی نەخۆشی تر و بۆ کۆلۆن ئەوانەی لە 50 ساڵ زیاترن تەمەن هەر خۆی مەترسیە یعنی بۆ دروستبوونی نەخۆشی شێرپەنجەی کۆلۆن یعنی هیچ تریشی نەبێت هەر 50 ساڵ زیاتر بێت ئەبێت ینی بەلای کەمەوە 10 ساڵ جارێک کۆلۆنۆسکۆپیەک بکات یعنی نازوری کۆلۆن یان ساڵانە فحسی پیسایی هەیە بۆ خوێن کە پێ ئەوترێت FIT ئەو فحسە بکات لە پیساییە ئەگەر پۆزتیڤ بوو ینی تیا بوو خوێنی تیا بوو ئەبێ نازوورەکە بکات 10 ساڵ جارێک نازوور ترمان هەیە بەشی یەک لە سەرسیەی کۆلۆن ئەبینێت کۆلۆنی خوارەوە پێڵێن سیگمۆیدۆسکۆپی ئەو ئەتوانێت 5 ساڵ جارێ بیکات یان بە CT ئەگەر ئەوانەی حەزیان لە نازوور نییە CT کۆلۆنۆگرافی پێڵێن ئەویش 5 ساڵ جارێ ئەتوانێت بیکات ئەمە بۆ ئەوانەی تەمەنیان لە 50 زیاترە بەڵام ئەگەر یەکێک لە خانەوادەکەی نەخۆشی شێرپەنجەی کۆلۆنی هەبوو ئەبێ زووتر بیکات یعنی زۆر زووتر بیکات لە 10 ساڵ چاوەڕێ نەکات 10 ساڵ جارێک ئەبێ 2 ساڵ جارێ بیکا بەلایکەمەوە یان ئەگەر گۆشتی زیایی هەبوو کە پێ ئەوترێت پۆلیپ خۆی هەیبوو یان یەکێک لە دەرەجەیەکی خانەوادەکەی کە هەیبوو یان نەخۆشی بۆ ماوەیش هەیە جینات کە تووشی چەند خانەوادەیە کە بن وەکو FAP یان HNPCC ئەوانە طبعا زیاتر ئەبێ هەموو خانەوادەکە ئەو نازوورە بکەن یعنی ئەوانە مەترسیان زۆرە بۆ توش بوون بۆ شێرپەنجەی مەمک ئەو ژنانەی کە لە 45 ساڵ زیاترن یا 50 ساڵ زیاترن تا 75 ساڵی ئەبێ 2 ساڵ جارێ مامۆگرافی بکەن مامۆگرافی یعنی ئیشاعی مەمک ئیشاعێکی تایبەتی مەمکە و ئەگەر لە خانەوادەکەیان زانرابێت کەوا جیناتی BRCA1 BRCA2 یان هەیە ئەوە ئەبێ ساڵانە بیکەن ئەوینە ئەو مامۆگرافیە چکە زۆر مەترسی هەیە ئەوانە توش بن یعنی دەرەجەیەکیان دایکە کچە خوشکە ئەمانە وڵا هەمیانە باس کرد پرۆستاتەکە و باس نەکرد لەسەر ئەویش پرۆستاتیش ئەوانەی لە 50 ساڵ زیاترن یان 55 ساڵ زیاترن ئەتوانی بە فەحسی خوێن هەیە پێ ئەوترێ PSA ئەگەر پۆزتیڤ بوو بەرز بوو مەترسی هەبوو ئیتر سۆنەری بۆ ئەەکەی و ئەگەر گرێتیا بوو پارچەیەک لەو گرێ وەرەگری و بۆ زەرع سەیریەکەی زۆر باشە کاک دکتۆر
ئەو پشکنینانەی کە باست لێوە کرد پێویستە لە ژێر چاودێری دکتۆرە ئەم پشکنینانە ئەنجام بدریان کەسەکە سەربەخۆ ئەتوانێت ئەمەیەک دووهەمیش ینی ئێمە زۆربەی جار چاوەڕی نیشانە ئەەکەین لە جەستەمانە ڕووبە ئەجا بچین ئەو پشکنینانە بکەینیان بچین دکتۆرێک پشکنینەکان کە نیشانە ڕوویە ئەوە پێی ناوترێت سکرینینگ ئەوە نەخۆشەکە خۆی یەت ئیتر هەستی بە شتێک کردووە ئێمە سکرینینگ ینی پێش ئەوەی نەخۆشەکە هەست بە هیچ بکات بەڵام مەترسی هەیە ئەمانە ئەڵێن مەترسیان هەیە توش بن بۆی ئەگەڕێن ئێمە بۆی ئەگەڕین ینی هێشتا نەخۆشەکە هەستی بە هیچ نەکردووە ئەوە سکرینینگە بەڵام هەستی کرد بە شتێک و تۆ گەڕای ئەوە دەستنیشانکردنە ئەوە ستەیجەکەی ینی قۆناغی شێرپەنجەکەی عادەتەن پێشکەوتووە ینی کە بگاتە مەرحەلەی 3 و 4 دەستنیشانی کەی ینی نەخۆشەکە تەمان زۆر زەحمەتە عیلاجەکەی زۆر لەسەری ئەکەوێت لەسەر نەخۆش لەسەر حکوومەت لەسەر میزانیە کەسوکاری ئێمە ئەو سکرینگە ئەکەین لەبەر ئەوەی ینی دەستنیشانی بکەین لە سێجی 1 یان 2 کاتە بە دکتۆر خۆی ئەم پرۆسی ئەنجامدا ئەم پشکنینانە بنووسێت لە کاتی پێشوەختەیە باسیەکەین ئێمە ئەم بەرنامەیە حەزەکەم ئەم بەرنامەیە بڵاو بێتەوە یعنی وشیاری دروستکاو لە ناو کۆمەلگا لە ناو خەڵک بۆ ئەوی بزانن سکرینینگ چییە تۆ پێشەوەی هەست بکەی بە هیچ شتێک ئەو مەترسیانەت ئەگەر هەبوو تۆ خۆت بچی بۆ لای دکتۆرەکە یعنی نەخۆشەکە خۆی بێت تەمان خۆ دکتۆر ناتوانێت بڕوا بۆ لای نەخۆشەکان هەرە بێ نەخۆش خۆی بێ بۆ لای دکتۆر یا لە عیادە یا لە خەستەخانە یا لە هەر کۆمەلگایەکی پزیشکی ینی بڵێ من ئەو مەترسیانم هەیە ئایا پێویستم بەو فەحسەیە یان ئیتر دکتۆرەکە دەستنیشانیەکە چه فەحسێکی پێویستە بۆ دەستنیشانکردنی شێرپەنجەکە بنمونە کچێک کە دایکی تووشی ئەم نەخۆشیە بووە یا خوشکێکی تووشی ئەم نەخۆشیە بووە خۆی بێ سەردام کە بزانێ ئەمیش ینی سکرینین بۆ خۆی کە بزانێ ئەمیش بەڵێ بۆ شێرپەنجەی مەمک طبعاً پێش مامۆگرافی ئەگەر ئەو وشیاریە بڵاو بێتەوە یعنی نەخۆش خۆی فەحسی خۆی بکات بۆ لەلایەن پزیشکێکی ینی شارەزا یان نێرسێکی شارەزا پیشانی بات چۆن خۆی فەحس کات بۆ گرێ ئەگەر گرێەکە هەبوو ئەنجا بێت طبعاً مامۆگرافیەکە بکات دکتۆر ئەم بابەتە بۆ حکوومەت یان لایەنی پەیوەندیدار وەزارەتی تەندروستی بیری یان ئیشی لەسەر ئەم سکرینە نەکردێتەوە بۆی کە تەمەنە من تێچووکی کەمتری هەیە وەک لەوەی کە نەخۆشەکە بگاتە دەرەجە سێ و زۆر کەمتری لەسەر هاوڵاتی زۆر کەمتری حکوومەت ئەمە ئەکا ینی بیری لەمە کردوێتەوە یان ئەگەر نەیکردێتەوە بۆ هۆکار چییە؟ وەڵی ینی بە گوێی زانیاری من ئەم شتە نییە لە کوردستان بەداخەوە ئەم پرۆگرامی سکرینینگ تا ئێستا نییە لەکوێ هەیە وابزانم لە عێراقیش بەس لە بەسرا هەیە يعني تصور كان العراق وكولاتك بس لبصرا من بيستوما هيا دولتان أوروبية هيا دولتان بلا لأمريكا ودمك أما بيرا وكريت دمك أمشتهيا تو أتواني أو خشكوتي لصاتشل من بوي راستكم ولا صاب بنجاي نخوشيا كان أتواني يعني برجريلي بكيت رونيات لصاب بنجاي شير بنجا كان أتواني نيلي الروبات بس سكرينين راستا طبعا هنا باشێکی تریشی هەیە يعني خۆ پاراستن پێش ئەوەی ڕووبات يعني وەکو چۆن مثلا نهێشتنی جگەرە کێشان خواردنەوەی مادە کحولیەکان نهێشتنی قەڵەوی کەم جوڵەیی نهێشتنی کەم جوڵەیی بەڵێ ڕێخستنەوەی خەو يعني خواردنی سروشتی بخۆیت زیاتر ئەوانەی مثلا سەوزەوات و میوە و ئەوانەی تیابێت زیاتر گۆشتی سوور زۆر بەکار نێنیت بە تایبەتی ئەو گۆشتانەی کە دەستکاری کراوە لە قوتوایە و نازام يعني مصنع پێڵێن گۆشتی مصنع ئەمانە واز لێبێنی دوورکەویتەوە يعني خۆت ئەپارێزی لە توشبوون بەڵام کە توش بوویت و بە سکرینینگ تەشخیص کرای ئەو پرۆگرامە پێڵێن سکرینینگ دەستنیشانکردنی پێشوەختە یعنی بەشی یەکەمی ئەوەیە کە تۆ نێڵی توش بێت زۆر باشە کاک دکتۆر بۆ هەموو پسپۆڕیەکان ینی ضرورە گۆنەك منێک
كهم بهم سبورة كان أتوانا بتشم أم سكرينينا أنجام بدم يان أم شوازة شون بريبيا بدري لكردستان وكوزاني يعني رجيكي زوري نخوشي شربنجة هي وأويك باسد لي وغير جرنجي بشارة سر دري بس نا جرنجي بلاني دزني شانكني بيش وقت نادري لكاتيك دا رنگ زوريك لشارة سر كاني شوان بوب قرنيتو كم كسهر توجنا ببابا نخوشيك. بله. والله برأي من أما بيوستي بكامبينيك الآن ده صلاته يعني بيرو بكريت الآن حكومته أمشتان أتواني بيرو بكريت شكا زربي نخوش خانة كان لجد صلاتي وزارتي تندرستية ليرها يعني أو أتواني برنامج دانيت بله بو أما بستا يعني كان بزيشكا كي بسبور دس نشان مكات يعني كوا أم برنامج شون بيرو كانوا شون بريبيا بدنو بۆ ئەوەی خۆی لە میزانیەی خۆی کەم کاتەوە وەزارەی سەحا ئێستا وەکو ئەزانین ینی خەسخانەی هیوا میزانەیەکی زۆر زەبەلاحی ئەوێت تا کارەکانی بباتە سەر ئەمە زۆر کەمتری ئەوێت لەوە. کاکتۆر بابەت یەگەیە نازانم جەنابەت هەست پێ کردو بیستوتیاننا هەر بە خەڵک بڵێ بۆ فەحسێکی ئاسایی بینرن بۆ نەخۆشخانەی هیواژ نوێشکێ بڵێ بڕۆ پلازما بە هاوڕێکە چۆ لە خەسخانەی هیوا لەوە چێ ترسێکی بێچێ خەڵک ئەم سکرینین و ئەم تاقیکردنەوە بڵین پشکنینە پێشوەختانە کە بڵێ بۆ سەرەتانی کۆڵۆنە یا پرۆستاتە بەنسبەت بەتایبەت پیاوانیان مەمک بۆ ئافرەتان یعنی هێزێکی ئەوێ بچێ بۆ ئەم پشکنینە یعنی هەر لە خۆڵە تۆ بڵێ من بچم و دوایی لەم سکرینە شتێک نەدۆزرێتەوە هەر بەڕاست ئەمە فاکتەرە بۆی ئێمە نەچین ئەم سکرین و ئەم تۆ بڵێ ئەگەر بدۆزرێتەوە زیاتر دڵە ڕاوکەی بۆ دروستەکە هەر پێشەوەی بدۆزرێتەوە هەر ئەڵە تۆ بڵێ من بچم و نەیدۆزنەوە پشکنینی ئەوە ینی هەر لە خۆ لێترسی بەڕاست ئەمە چۆن وا بکەین خەڵک ئەم ترسەی نەمێنێ وەڵا ئەو بەڕاگەیاندن و زیاتر تێگەیشتنی ینی ڕوونکردنەوەی ئەم بەرنامەیە زیاتر پێویستی بە ڕوونکردنەوەیە وەکو لەم ئێستا ئەم چەند دقەیە ئێمە باسیەکەین ئەویش ینی بەڕاگەیاندن و ڕیکلام و لە سۆشیال میدیا و باز بکرێت و کەوا ئەمە سوودی زۆرە و ینی بۆ کەسەکان بۆ تاکەکان و بۆ کۆمەلگا بەگشتی یعنی خۆت بپارێزی لە توشبوون کە توش بوویت و دوایەوە بچی بگەڕێ بە دوای چارەسەرە زۆر لە سەرەکەوێ و ئەو چارەسەرت دەست ناکەوێت کە تۆ ئەتەوێت بەڵام ئەگە بە سکرینینگ دەست نیشان کرا ئێستا بۆ نمونە ئەگەر سەرەتانی کۆڵۆن بێت لە ستێجی یەکا بێ یا دووە بێت عملیاتێکی ئەو شوێنە لا ئەبەیت و تەواو نەخۆشەکە نەجات دەبێ لێی دوای ئەوەی خەیتە سەر سکرینینگ کۆلۆنۆسکۆپی بۆ ئۆکەی نازۆری کۆلۆنی بۆ ئۆکەی بزانی نەگەڕاوەتەوە گۆشتی زایی بۆ نەگەڕاوەتەوە تا ئەو نەخۆشتە تەواو نەجاتێ بێ یعنی منە نەخۆشی وا هەیە خزمی خۆمە 6 ساڵە عملیاتی کردووە ستێجی سێش بووە هی کۆلۆن عملیاتی کرد نیوەی کۆلۆنی لابرت و دوایەوە کیمیاوی وەرگرت و ئێستا هەموو ساڵی نەکات نازوورەکە هیچ بۆی نەگەڕاوەتەوە نەجاتی بووە یعنی 6 ساڵ تەسەورکە تەمەنیشی 75 ساڵە یعنی قازانجی زۆرە ئاوا میسالی بۆ بێنیتەوە قەنەعەتەکە نەخۆشەکە منی پرسیارمەوە دکتۆر ئێمە خۆمان ئەو هۆشیارمان هەیە ینی ئێوە دکتۆرن ڕۆژان نەخۆشە بینن هیچ کەس هەیە پێشوەختە بێت بڵێ من ئەمەوێ دەستنیشانکردنی پێشوەختم بۆ بکەن من تا ئێستا نەمبینیوە نەبەداخەوە خۆی یەکشتی کەژەیە ئەم نەخۆشیە زۆر بە دڕندە و کوشندە وەسف کراوە باشە بەڵام خەڵک لێترسە بەڵام خۆ نەخۆشی شەکرە لەم کەمتر خەڵکی نەخۆش یان نەخۆشیەکانی دیکە دڵ و نازانم کۆمەڵی بابەت بەس ئیتر سەرەتان وێتەوە خەڵکاڵی سەرەتان شێرپەنجە بڕۆم پێ بکەم برادێکم تەکسی هەیە ئەڵەن نەفەر دەسم لێ ڕابگرێ بۆ نەخۆشخانەی هیوا نایبە هەر ناوێت بچمە کۆڵانەکەی لەبەرەوە بێ ئەمە ئەنی بەڕاستی خەڵک تۆزێک وشار بێتوانە وەی ئەو ترسە حەقیانە ئەگەر لە ستێجی 4 بێت ستێجی 4 بەڕاستی ترس ناکە بەڵام ئێمە هەموو هەوڵەکەمان ئەوەیە نەگاتە ستێجی 4 و داستنیشانی بکەین یان ستێجی 1 و 2 خۆناغی 1 و 2 ڕاستەکەی بۆ هیوایان بەرنامە و پرۆگرامە ببێتە سەرەتای بۆ سکرینە لە هەرێمی کوردستان دەست پێ بکات زۆر بەڕێز دکتۆر سابیر محەممەد ئەمین پزیشکی پسپۆڕی هەنا و سپاس بۆی لەم تۆرێ لەگەڵ